لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان بە مەبەستی گوێگرتن لە کێشە و گرفتەکانی کشتتوکاڵی سلێمانی سەردانی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانیان کرد. عەبدوستار مەجید سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەبەر ئەوەی لە سنوورەکانەوە بەردەوام بەرهەمی دەرەکی بە قاچاغ خاوردە دەکرێت و بەری پێناگیرێت بەرهەمی ناوخۆ پارە ناکات لە کاتێکدا هاوردەکراوەکان خراپترین جۆری بەرهەمن و بەرهەمی ناوخۆ لە ڕووی کوالیتیەوە زۆر باشترە. داخەوە ئەوەی کە ئەمڕۆژ باس کرا و هەمیشە باز دەکرێت ئەو بە قاساخێنانی کەلوپەل لە سنوورەکانەوە زیان و زەرەرێکی زۆر گەورەی لە بەرهەمی ناوخۆمان داوە لە زۆربەی هەر زۆری سنوورەکان. ئەمە زیانێک زۆر گەورەی لە بەرهەمی ناوخۆمان داوە، زیانێک زۆر گەورەی لە جوتیارەکانی خۆمانمان داوە. ئینە ڕۆژ نیە ئێمە دێها جوتیار و بەرهەمێنی کشتتوکاڵی پەیوەندیمان پێوە نەکەن دەڵێن کاکە ئێمە زیان دەکەین، ینی بەرهەمێکی دوای ماندووبوونێکی زۆر تەبان بۆ نمونە بابنم تەنی 300,000 تێچووە، ئێستا دەهێنتە بازار کاکە 100,000 بۆ ناکە. ئەین لە سەروی ئەوەی کە پارەکەی خۆشی بۆ ناکات و زەرەریشی کردووە تا بودجەیەکی شایستە بۆ ئەم کردەیە دابین نەکرێت کردی کشتتوکاڵ بەرەو پێش ناچێت. کشتتوکاڵ واتە دابینکردنی بودجەیەکی زەبەلا، بەڵام دواتر کە بودجەیەکی باشی بۆ دابین کرا لەو سەر ئەمن هەمیشە گوتم هەموو لە دڵنیا دەکەمەوە کە کشتتوکاڵ بە ڕێژەیەکی زۆر دەبێتە پێکهێنەری داهاتی هەرێمی کوردستان، بە ڕێژەیەکی ئێزگار زۆر لە خۆی زیاتر. بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی ڕایگەیان ئەوان ناتوانن ڕێگری لە هاوردەکردنی ئەو بەرووبوومانە بکەن کە لە سنوورەکانەوە بە قاچاغ خاوردە دەکرێت، بە تایبەت لە وەرزی پێگەشتنی بەرووبوومی ناوخۆ کە ئەویش زیانی گەورەی بەربەرهەمی ناوخۆیی گەیاندووە. بەڵام تا ئێستا کار بەو بەرنامەیە دەکەن کە وەزیری پێشووی کشتتوکاڵ بۆ قەدەغەی بەرووبوومی دەرەکی داینابوو. داوامی ئەمە هەر لە بینی پێشوا بەڕێز جەنابی وەزیر بڕیارێکی دەرکرد کە حەو هینی تریشمان قەدەغە کردووە. پێشتریش هەر لە زمانی بەڕێز مامۆستا عەبدوستار کابینەی پێشوو ڕۆزمێرێکی کشتتوکاڵیمان هەیە. ڕۆزمێرە بەردەوام تایە بوو، یعنی لە مانگی 4 دەستی پێ کرد و تا 6 مانگ هینێکی ڕسوماتێکی زۆرمان نەخستە سەر بەرهەمی کشتتوکاڵی کە لە دەرەوە نایە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆمان و ساغبنەوەی بەرهەمی ناوخۆ. لەوانە زیاتر حەلی تری نییە، مەسەلەن ڕاشیەگریت هەر ئەو فترەیە کە تۆ بەرهەمی ناوخۆت پێگەیشتووە ئەمانە. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵەکە بەرهەمی ناوخۆ یەکجار بەرهەمێکی بەبڕژ بۆ لە زۆربەی هینەکانە خۆتانی بینن، هەر لە بەرەوەی پلەکانی گەربان پلەیەکی متەفاوتیە بۆ هەم ڕێژەی بارانبارین بە شێوەیەکی باش بوو و بە سەبەبی ئەم کۆڕۆنایش خەڵکیشی زۆر گەڕابەوە بۆ کەلگە کشتتوکاڵەکان. ئەمە وای کرد بوو بەرهەمێکی زۆر بێ کە زۆر لە پێداویستی ناخۆ بەداخەوە گەیشتە حەدی خەساربوون و بینیمان لە میدیاکانە چی پێکرا. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان کە لە خولی پێشوو وەزیری کشتتوکاڵ بووە بەهۆی بەداداچوونی بەردەوامی بۆ گرفتی جوتیاران و برەودان بە بەرهەمی ناوخۆ بووە جێگای ستایشی جوتیاران. ئێستاش بەردەوام بە داداچوونی مەیدانی دەکات بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە گرفتی جوتیاران و کارگەنێ خۆیەکان. ناوبراو دەڵێت تا حکومەت گرنگی زیاتر با کەرتی کشتتوکاڵ نەدات و بودجەی زیاتری بۆ تەرخان نەکات ئەم کەرتە پێش ناکەوێت، بەڵام ئەوەی جێگەی داخە هەموو کەرتەکانی دیکە پێش کشتتوکاڵ خراون. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.